بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆران لیستی 247 تەوتین سکاڵایەکی دیکەی لە دادگای فیدراڵی تۆمار کرد. داهاتی دەواازە سنووریەکانی عێراق لە 22 ساڵدا بەرزترین ئاست تۆمار دەکات. ئەردۆغان جارێکی دیکە پرۆسەی چارەسەری کورد بە تورکیای بێتیرۆر ناو دەبات. دوای ئەوەی بەپێی ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و بەغدا بڕیار درا بۆ ماوەی 3 ساڵ فەرمانبەران و 5 ساڵ لە خانەنشینان لێبڕینی 3% ساڵی ڕابردوویان لێوەربژیرێتەوە کە مانگانە دەکاتە نزیکەی 10% موچەی فەرمانبەران. لیستی 247 تەوتین بەسەرۆکایەتی دکتۆر ڕەعەت ڕەفعە ئەمڕۆ لە دادگای فیدراڵی سکاڵایەکی دژی حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی عێراق تۆمار کرد. داوای کرم بڕیارە بۆ جێڕانەوەی ئەم پارەیە لە فەرمانبەران و خانەنشینانی هەرێم هەڵوەشێتەوە. دکتۆر ڕەعەت ڕەفعە لەم بارەوە بەستاندەری ڕاگەیاند بەشێک لەو موچەی ئەم 10 ساڵە هەردابەش نەکراوە. دادگای فیدراڵیش لە ساڵی 2022 حکوومەتی هەرێمی ناچار کردووە یاساکە جێبەجێ بکات، بەڵام پارساڵ جێبەجێیان کرد، بۆیە ناکرێ باجی هەڵەی حکوومەت موچەخۆرانی هەرێم بیدەنەوە. وتیشی گەشتبینن دادگای فیدراڵیش سکاڵەکە لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێم یەکلا بکاتەوە. دەستەی دەواازە سنووریەکانی عێراق بەرزبوونەوەی داهاتی گومرگی لە عێراق بۆ بەرزترین ئاست لە ساڵی 2003 ڕاگەیاند. دەستەکە لە بەیاننامەیەک داماژەی بەوە کردووە ئەو ڕێکارە ئەلکترۆنی و چاودێریانە جێبەجێ کراون لەگەڵ بەدواداچوون لەلایەن کارمەندانی سنووریەوە بوونەتەوەی زیادبوونی بەرچاوی داهاتی کۆکراوە لە نێوان ساڵانی 2023 بۆ ساڵی 2025 دوای ئەوەی لە ساڵانی پێشودا بە شێوەیەکی بەرچاو بە شێوەیەکی سەقامگیری ماوەتەوە و بە تێگرا نزیکەی 1 تریلیۆن دینار لە ساڵێکدا. لە راپۆرتەکە بەشخراوەتە ڕوو لە دەمانگی یەکەمی ساڵی 2025دا داهاتی دەواازە سنووریەکان 2.1 تریلیۆن دیناری تێپەڕاندووە کە بەرزترینە لە ساڵی 2023ەوە تۆمار کراوە. خەمڵاندنەکان ئاماژە بەوە دەکەن کە داهاتەکان دەتوانن تا کۆتایی ساڵی 2025 بگاتە 2.7 تریلیۆن دینار. ڕەجەب تەیب ئەردۆغان لەبارەی پرۆسەی چارەسەریەوە دەڵێت لە ساڵێکدا دەستکەوتی گرنگیان بۆ تورکیا بەدەستهێناوە و چاودێری کشانەوەی گەریلا دەکەن نەک لە تورکیا بەڵکو و تیرۆر لە ناوچەکە ناهێڵن. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و سەرۆکی پارتی دەد و گێشەپێدان لا کۆبوونەوەی حیزبەکەی داخسەی لەبارەی پرۆسەی چارەسەری لە باکووری کوردستان کردو ڕایگەیان لە ماوەی 1 ساڵی پرۆسەکەدا تورکیا زۆر دەستکەوتی گرنگی بەدەستهێناوە و پێشکەوتنێکی بەرچاو بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان بەخۆیانەوە بینیوە. لەبارەی هەنگاوەکانی پرۆسەکە ڕایگەیان لەگەڵ پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لا 2 ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەیەکی باشیان ئەنجامدا و کارەکانی کۆمیسیۆنە پەرلەمانیەکەش بەردەوامە.